بەناوی خوای بەخشندە و میهرەبان هۆشداری دەسەیدا کۆکی هۆشداری توند ئەداتە وەزارەتی دارایی هەرێم لە ئەگەری دروستکردنی کێشە بۆ هاتنی موچە لە مانگەکانی داهاتوودا یا ناردنی لیسی ناتەوا و نادروست بۆ بەغدا و هاوکاری نەکردنی بەغدا بۆ تەوتینکردنی موچە کە سەرجەمیان پێشێلکاری و سنوور بەزاندن و دەستدرێژی ڕاستەوخۆیە بۆ سەر ژیانی سەرجەم فەرمانبەران ئەم یاریکردن و پێچ و پەنا و هێنان و بردنەی وەزارەتی دارایی ئەیکات تەنها لە خزمەت سەرانی دەسەڵات و دژایەتی فەرمانبەراندایە و قابلی قبوڵکردن نییە و جارێکی تر ڕێگە نادەین موچەخۆران و فەرمانبەران بکرێنە قوربانی حەزی نەخۆشی چەند بەرپرسێک کە زیاتر لە 30 ساڵە یاری بە ژیانی خەڵک دەکەن. ڕادەست نەکردنی داهاتی ناوخۆ بە بەغدا لێدانە لە بەرژەوەندی و گوزەرانی هەمووان. دامەزراندنی نایاسایی و زیادکردنی ناوی زیادە بۆ لیسی موچە دروستکردنی کێشە و گرفتە بۆ ناردنی موچە لەلایەن بەغداوە. ئەوەی چیتر قبوڵ کراو نییە و ناکرێت خۆتان بە بەرپرس بزان و باکتان نەبێت بە ژیانی فەرمانبەران کە لە سایەی حکومڕانی ناڕەشیدی ئێوەدا زۆربەیان کرێچین و ئەو کرێچیانەش پابەندن کە ئەبێ هەموو سەری مانگێ موچەی کرێکەیان بدەن. دەستەکەمان هۆشدیاری دەداتە وەزارەتی دارایی و کە هەر جوڵە و خۆپیشاندانێک ئاراستەی بەردەم بەرپرسانی وەزارەت دەکەین. ڕێگە نادەین وەک ساڵی پار سێ موچە نەدەن و وەکو بەرزەکی بانان بۆی دەرچن. لەبەر ئەوە هۆشتان بێننەوە سەری خۆتان بەرپرسانە مامەڵە بکەن. لە هەفتەی داهاتوودا کات و شوێنی خۆپیشاندان و ناڕەزایەتێکیان دیاری دەکەین بە پرس و ڕاوێژ لەگەڵ هەموو دەستە و مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازی تردا. دەستەیدا کۆکی لە مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازی چوارشەمە 28/8/2024 بەڕێزان مامۆستا سامان بۆ وەڵامی پرسیارەکانتان فەرموو. بەڵێ فەرموو. موچەی مانگی 8 نێردراوە موچەی مانگی 7 ئێمە بەڕاستی وەکو ساڵی پار ناکەین ئەوەی کە ڕوونە لە لامان حکوومەتی هەرێمی کوردستان پابەندی بەڵێنەکانی نییە. ئەوێ وەکو ساڵانی ڕابردوو بە فەردە پارەی وەرگرتووە موچەی بە کۆت دابش کردووە کەس نەیزانیوە بۆچێ ڕۆشتووە. ئەم ساڵیش لەسەر ئەو ڕیتمە بڕوە ئەم ساڵ جیاوازە لەگەڵ پار بڕیاری دادگای فیدراڵیمانەیە تەوتینکردن. ئێمە هەموو فشارەیەکەین بۆ ئەوەی تەوتین جێبەجێ بکرێ. ئەوانیش هەموو فشارەیەکەن بۆ ئەوەی هەر بە فەردە پارە وەرگرن. دڵنیایەنەکەین خۆپشاندانی ئەم جارەمان ڕوبەڕووی بەرپرسانی وەزارەتی داراییەکەینەوە کە هەمیشە ئەوان هینەکان ئامادەکەن لیستەکان ئامادەکەن و زانیاری ئەدەنە بەغدا و ئامادە نین هەتا ئەم ساتەی ئێمە قسەی تیاکەین لەگەڵ بەڕێستانە بێن و زانیاری فەرمانبەران بدەنە بەغدا بۆ ئەوەی تەوتین دەست پێ بکە. ئەو یاریەی کە ئەوانەی کەن بەڕاستی یاریەشی قێزەونە. فەرمانبەران زۆربەی فەرمانبەران پابەندن بۆی لەسەری ماگانە قیستیان لابێ کرێخانە و بدەن هەیە نەخۆشە هەیە تەندروستی باش نییە خانەنشینان کەمەندامان ئەمانە هەمووی کارەساتی خوڵقاندووە. ئەوانە گەر خۆیان بە بەرپرس ئەزان و لە خەمی ئەم میلەتەن و بانگەشەی ئەوەکەن کە وەلی ئەمری ئەم میلەتەن ئەبێ خەم و مشورێک لەو میلەتە بخۆن. ئەگەر خەم ناخۆن ئەتوانن جێگاکانیان چۆڵکەن بۆ کەسانی تر بابێنە جێگاکان. ڕۆژارم لەسەر بەگرێ بەسکردنی مامۆسانی وانە بێش کارێکی پیرۆزە بەڵام ئەکرا حکوومەتی هەرێم هەتا ئەم ساتە بۆچی داینە مەزراندون پرسیارەکە ئەمەیە بۆ ئەوەی تەبیعاتە مالەکە تەبیعاتی دارایی بخاتە سەر حکوومەتی بەغدا. سەرۆکی حکوومەت ئەیتوانی لە ساڵانی پێشووترا بە ئیمزایەک بیکردایە بەڵام بەداخەوە نەیکردووە. ئەوە بەڵگەی ئەوەیە کە ئەیانتوانی زۆر شت بکەن و نان کردووە. من ڕۆژارم لێسێنێنەوە ئەگەر بێت و ئەم خۆپشانداناتان بەردەوام بێت کە خۆتان دڵە هەفتەی داهاتوو دیاری دەکەین بایکۆتی وڵەکانی خوێندن دەکەن لە 15 یاخودنا. ئێمە بەڕاستی ئەمە بۆ ئێمە جێگەی پرسیارە. ئەم جێگەی پرسیارە بۆ هەموو ساڵێک پێش دەستپێکردنی ساڵی خوێندن کێشە بۆ موچەی مامۆستایان دروست دەکرێ. ئایا ئەمە دەستێکە و ئێوێ لە سلێمانی دەوام نەکرێ؟ ئێمە ئەم ساڵ ڕەنگە وەڵامێکی جیاواز و هەڵوێستێکی جیاوازمان هەبێ
چیتر ناهێڵین مناڵانی سلێمانی ببنە قوربانی حەزی نەخۆشی هەندێک بەرپرس کە حەزیان لە نانەوەی ئاژاوەیە لە نانەوە و تێکدانی ژیانی مامۆستایان و فەرمانبەرانە دڵنیا بن لەوە ئەمجارە لێیان قبول ناکەین و ئاوا بەسەریانە تێ ناپەڕێ هەر کەسێک بێتان وانە ئەمە هۆکارێکە بۆ برەودان بە خوێندنگا ئەهلیەکان ڕێی تێچێ احتیمالەوە بێ بەڵێ سواز زۆر سپاس لەشتان ساک بێت